قەیرانی دارایی هەرێم تا دێ قوڵتر دەبێتەوە و باری دارایی هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش بەرەو داروخانی تەواوەتی دەچێت کەچی بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێم ئەگەر جاران بە بەڵێن خەڵکیان دڵخۆش دەکرد ئێستا لێدوانی دش بەیەک دەدەن و هەوڵی بێهیواکردنی تەواوەتی هاوڵاتیان دەدەن تا لەو ڕێگایەوە مافی خوراوی فەرمانبەرانی هەرێم نەگەڕێننەوە. دابەزینی نرخی نەوتە ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکان کە پێشتر بەداوام باڵێنی چاکردنی بارودۆخ و زیادکردنی بەرهەمی نەوتی بە هاوڵاتیانی هەرێم دەدا ئەم جاریان لە دیداری میریدا دەکەی و بە قسەکانی تەواوی هاوڵاتیانی هەرێمی بێ ئومێد کرد ئەوەی لەو لێدوان و قسە تازەی بەرپرسانی باڵای هەرێم و بەتایبەت لایەنی دەسەڵاتدار بەدی دەکرێت درێژە کێشانی قەیرانی دارایی و نەبوونی پلان بۆ چارەسەرکردنی کێشەکانە. پێشتر وەزیری سامانە سروشتیەکان و سەرۆکی حکوومەتی هەرێمیش بەردەوام جەختیان لەوە دەکردەوە کە بەرزبوونەوەی نرخی نەوت قەیرانی دارایی چارەسەر دەبێت و کەچی ئاشتی هەورامی لە نوێترین لێدوانیدا ڕایگەیاند ئەگەر نرخی نەوت بگاتە $100 قەیرانەکە چارەسەر نابێت. هەروەها فەرمانبەرانی هەرێمیش لەوە بێئومێد کرد کە حکوومەت لە داهاتوودا پاشەکەوتی موچەکانیان بۆ بگەڕێنێتەوە. بەڕای پەرلەمانتاران ئەم قسانەی وەزیری سامانە سروشتیەکان بە تەواوەتی ئەو بۆچوونە دەسەلمێنێت کە قەیرانی دارایی دروست کراوە و لە بنەڕەتدا هیچ قەیرانێک لە ئارادا نییە بەڵکو قۆڕەقکردنی ئابووری هەرێم لەلایەن حیزب و کۆمپانیەکان و بەرپرس و دەستگرتن بەسەر داهاتی هەرێم ئەو بارودۆخەی دروست کردووە. لەلایەکی دیکەوە فرسە سۆفی پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان قسەکانی ئاشتی هەورامی ڕەت دەکاتەوە و دەڵێت ئەگەر نرخی نەوت $40 بێت ئەوە قەیرانی دارایی چارەسەر دەبێت. هەروەها فرسە سۆفی پێی وایە ئەوەی قەیرانی دارایی دروست کردووە دابەزاندنی نرخی نەوت نییە بەڵکو نادادپەروەری و بەهەدەردانی سامانی هەرێمە لەلایەن حیزب و بەرپرسانەوە. ئەم قسەی پەرلەمانتارەکەی پارتی دیسانەوە ئەوە دەسەلمێنێت کە قەیرانەکە دروست کراوە و گەندەڵی و بەهەدەردانی سامانی میلەت هۆکارە سەرەکیەکەیەتی. لە کاتێکدا هاوڵاتیانی هەرێم چاویان بڕیوەتە ئەو هەوڵانە کە بۆ نزیک بوونەوەی هەرێم و بەغدا دەدرێت تا لەو ڕێگای و کێشەدارەیەکان چارەسەر بکرێت کەچی وەزیری سامانە سروشتەکان دەڵێت بە ڕێکەوتن لەگەڵ بەغدادیش قەیرانی دارایی چارەسەر نابێت. بەڕای چاودێران ئەم قسەی ئاشتی هەورامی بۆ شاردنەوەی شکستی خۆی و حکوومەتی هەرێمە لە ئیدارەدانی قەیرانەکان کە بەردەوام بەڵێنی باشکردنی باردۆخەکەیانداوە و بە پێچەوانەوە بەرۆکی هاوڵاتیان دەگرێت. ئەو چاودێرە سیاسیەش پێی وایە وەکو لە سەرەتا و دیاربووکە حکوومەت پاشەکەوتی موچەی فەرمانبەران ناگەڕێنێتەوە ئێستاش دەیەوێت ئەو شتە لای فەرمانبەران بکات بەڕاستی و پاشەکەوتی موچەکە کە هەیەە لە داهاتوودا ببێت بە موچەی تەواوەتیان.